سڵاوتان لێبی جەماعەت هیوادارم هەموو لایەکان باش بن. تەمان قەت پێم خۆش نەبووە و نەها قسانەتان لێ بکەم یان ڕۆژ لە ڕۆژان بەو شتانە مەشغوڵتان کەم سەرتان بێشێنم. بەڵام ئەوڕۆ هەندێک خەڵک دیار بوو قسەیان دەکرد و تعلیقیان داوێشت. تەمانە من لەو کوڕانە نیمە لەو شەخسانە نیمە بە سناب جواب دەمەوە بەڕاستی تازە سێ تەلەفۆم لۆ کرد جوابی نەداوەوە ئەحمەدیشم لەکنە شێرۆم بەڕاستی بە زۆر عیبە بەناو دەکەوی کەین ئەکتیڤت نماز و دی باز دەکەی دی قسەی دەکەی بەینابین شتەش فرد دێ ناو سەعای بەزە بە ئەکتیڤی چونکە ئەگەر لەو ئەکتیڤت نەبی کە لێرە دانانەی باشە. ئەمان لێرە ئەمە پاژماوەی کەس دینە خەڵک پاژماوەی مەیە و من ستافەجی گەورە گرانمان نەبوو هەر هەمووی بەزی هێشتی لە بغرابوونی خۆت و لە ئەوەی خۆت یعنی لوتبەرزی خۆت بەزی هێشتی باشە جەنابەت بووی چونکە ئەوەندە مەسلحەتی بووی زەلامەت برادەرانت هەمووی بەزی هێشتی کەست لەکردنمە ئێستا چەند کەسەکرد لەکردنە ڕێز میلیۆنەیە کە فەرمانە کاک فەرما وەزانم گەورەی پێدەرێن ئەوە عەلی نایتێکنت کاک مستەفا ئەوە لەکنە خۆمان بۆ ئێستا لەکندا محەممەد شێخانیە بە خۆ مینایتمەکردت یعنی ئێستا ستاپەکەش کنیشت ئەوە هەمووی برادر و دۆستی من بۆ لەکنتووە باشە. دەمان زگم پێوەستای هەندێک شخصم لەکن ڕاگوت قەی ناک بە هەر نەشار لەکەم بیتم ئاوەدام بیکنێ قەی ناک ئەوەندە برادرایەتیم خۆش دێ ئەوەندە کەسێکی ینی سپڵە نیمە کە بە خودای لەسەن شوێنان مەلەفی بۆ چوومە بە خەڵکم ڕەش کردەوە توێتم لە بە خاتری من چونکە ڕۆژێک برادریم بە حەز ناکەم کەس بە ناشرینی یان بە شتێک بیبینی چوومە بە خەڵکم ڕەش کردەوە بەخوای بەبێ ئەوەی کە بینیشم لەگەری هەبی باشە بەخۆشم چی مەکنوت مشتە تێ ئاگەت لە خۆبیەوە بکەوە باشە ئەوە هەموو لە بە خاتری برادرایەتی خۆش باش زای ڕۆژ لە ڕۆژان ئەوەندە منەتم بە مادی نەبووە. ئەو برادرانی کە لەکنە مەشن هەمویان لەسەر ئیش و کاری خۆیتیان باشە کەس منەتی بەوەی نیە ڕۆژێک بێتن لە سناپی دوو بەزمی بکاتن پارەی بدرێتی باشە. ئەوانە هەموو کوڕی قەدرگرانن کوڕی پیاوانن لۆیە هەتاوە چەند سارە دوو سارەمە لەگەیەکی لە مداریەوە پێکەوەی ناو برادرانێکی ئێستا ڕۆژ لە ڕۆژان عاجز بووینەوە بووینە بەڵام قەت ڕۆژ لە ترازانە ڕوونێدایەکە فران بڕوە فیساب بڕوە باشە. ئەو ڕوونانە شەبی دەبی بە حام بخورێتن نابی بە تاختەنی لۆتو بیتن ئەوە زەمانە نمە هەر ئینسانێک لە هەر جێیەک ئیشکاتن بە حام دەبی بە عەدالەتی شتەکە بڕواتن ئەگە بە عەدالەتی نەبی ئەوها پەرتو براواز دەبن ئەوە باشت بێبرێ ئەو زالۆ خۆت دانیشە چونکە ئەو جوابی ئەو قسانەتەکە ئەوڕۆ کردیتت و ئەگە قسەی زیاتریش بکەی زۆر بە زیاتر دێمە ناوێ زۆر بە زیاتر دێمە ناوێ بەڵام حەز ناکەم زۆر باشە. ئەمە برادرێک نەبوویمە لە بۆ پارەی لە بۆ هیچ شتێک برادەرەکانی خۆم بدۆڕێنمیان خۆم بدۆڕێنم باشە. ئەوە ئەتووی دەبی بازی ئەو شتانە دابنی کە کابرایەک بووی هەتا ئەوڕۆ قەدری ئەو کەسانت نەگری لە چادری خۆت ئێستاش دامەنیشە وچی نامەردان تعلیقی باوێ حەیبە لە بۆت چونکە ئەگەر لەوە زیاتر بێ پێش دوو سارە قسەم نەکردیە خلاصی دەکەم چاوەڕەوە ناکەم خەڵک بە خۆی تێ بکە یەکەو سەر هەمووی تێدەگەێنم لە ئەلەفەتا نون بە بەڵگەش لەسەر خۆش نابەتەنی لەسەر زۆر کەسی ئەوە ئاگدار بە ئەو جەلۆ خۆت هەتا ئێرە و ڕایگرە زگت بە خۆت بستیتن چونکە حەز ناکەم کۆتاییت پێبینم بەخوای چاوی هەموو لایەکی ماز دەکەم داوا لێ بدنیش دەکەم قەت عەزمە دەکە ڕۆژ لە ڕۆژان قسەی بکەم یان شتێک برێم دەدا بەڵام دیارە نەتانی جواب دێوە. عەلا کولی حال یەکدیری باش دەناسین لەوە زیاتر مێ پێش هیچ شتێک ڕناگرم باسی هەمووی دەکەم هەموو بە سەوت لەکنە بە ڤیدیۆشم لەکنە ئەو جەلۆ خۆت هیچ مەرێت دانیشە چکە دوایە بکشێەوە چکە ئەمە قسەی بکەم یەک جار کۆتایی پێدەینم نامەوێ زیاتر قسەی بکەم لە خۆ دانیشە دیارە چێ مەسلحەتی بوو چێ چەند جارێک لە پشت سناپیش هاتێ ماری من تازێمە بۆ یان هاتی لەکنم دانیشتی یان بێتاقەت بیان شتێک بووی بەڵام لە پشت سناپی ئیشی ماوڕۆ دڵخۆشکردنی گوۆیە ئیشی ماوڕۆ دوو ڤیدیۆی جوانە دووشتی جوانە دوو کۆمیدیە بەڵام تعلیق و تعلیقکاری قەت لەگەوەیدا نەبوومە هەر کەسەشی دایبی ڕخنم لێگرتیە بە توندی بەرامبەری ڕاوەستای مەچل لە جەماعەت خۆم چ لە خەڵشت کەشت بەڵام عیبە تازەش تەلەفۆم لۆ کردی بریا جوابت دابایەوە چکە ڕووکردنەوەکەم لە دوایێ دەپەڕمۆل و ئەولاشت ئەو جەلۆ خۆت دانیشە چاوت مازەکەم
قسەش مەکە دانیشی دوو قسەی بکەی مەسلحەتی باین نەدەگەیشتنە ئەوڕۆ ئەو هەموو برادرە ژوازی ڕۆژێک لە ڕۆژان ساعت 5 کار دەڕۆی بەس دیارە مەسلحەتی نینە دیارە برایەتیمان دەوێت دیارە پێکۆبوونمان دەوێت برایەتیش لەسەری هەموو شتەکە لەکنە من بینیشم لەگەرت نەبووە دیفاعم لێ کردی بینیشم لەگەرت نەبووە شتت نقطە ضعفت لەکن خەڵک بووە ڤیدیۆ لەکن خەڵک بووە مەلەفت لەکن خەڵک بۆ پێم ڕەش کردینەوە پێم ڕاگرتینە ئەوە برادەرایەتی نەک بێ دانیشی وەڵا ئەنگۆ مەسلحەتینە و خۆتان لەو پارەی فرۆشت چونکە ئەگەدار بە ئەو قسانە ئەوەل و ئاخیر زارت بی بە هیچ نەوعەچی تەداخل نەکەی و بەو شێوازی زارش هەلا کولی حال دووبارە دەرێمەوە پێم ناخۆش ئەو قسان لە سناپەکەی خۆم دەکەم حیبەم پێ عیب بووە زۆرم پێ عیبە دانیشم تعلیق باوێم بەڵام ئەوەل و ئاخیر جاربی تعلیق بایم ئەو جارە قسەی بکەم کۆتایی پێدەشی دەکەم چونکە نە مەسلحەت لە بینمانەیە نە پارە لە بینمانەیە نا شتێک ئەمە پێکۆ بەستیتەوە تەنها برایەتێکە نەبیتن شەو ڕۆژ وا پێکەوە زۆر دڵخۆشین و ڕوحمان لەو جێیە کە یەکمان پێی لەدادەنێ ستافیش بە برایەتی دەکرێتن دوو سارەمە هەموو برابووینە کەس گلەی نەبووە هەر شتێک بیتن هەر خەلەلەکە بیار عیبەکەبی بەڵام برایەتێکە لە سەروی هەموو بووە هەر پێکۆش دەبین و هەر پێکۆش دەبین ئەگەر ئەم کابراایش مەسلحەتی بە مەسە کەسی لەگەڵ دەما بەس دیارە مەسلحەتی نیم چاوتا ماز دەکەم پێم عیبە بەخوای قسانە دەکەم چونکە پێم عیبە یعنی قات حەزمە دەکرد بێم تعلیقی بێم پێم جواب دەمەوە بەس ناچاری ئەوڕۆ بەشەر هەیە دەرێ بەردی بە جوابدەنی ئەوەیە مەسەلەکە تاو ئەوە قسەم کرد دەرێم ئاخر قسەیە قسەش کە بکەم جارش کە قسەی بکەم خلاصی دەکەم هەموو قسەشی دەکەم دوای ئەموو شتێکی مەکە عیبە پاژماوە ئەتوو پاژماوە بووی پاژماوەی عەلی و میرانیە تو چکە خەڵک ئەتودی دەناسی دەیگۆ میران و عەلی تێگەیشتین ئەمساری وەچ توش ئەوزە لێرەوە کۆتایی پێبینە ئەگەر نا خلاصی دەکەم هەموو مۆزوعەکی باز دەکەم دوای بەلای نەک بێم لە سناپەکەم خەڵک ئەو برادر و دۆستانە سناپی تەمەشاکەن و پێی سەعاز بن